لە شاری ئەولێر و بە سەرپەرشتیەکی تۆپی عراقی لە قێولێر خولێکی سی ئاسیەوی دوای 14 ڕۆژ لە بەڕێوەچوونی بە کۆتات. خولەکە لەژێر سەرپەرشتی هەڵسەنگێنەری ئاسیەوی ئەنوەر جاسم و وانەبێژی ئاسیەوی خەسرە گونوم بەڕێوەچوو. 24 ڕانەر بەشداریان تێدا کرد بوو ڕۆژانە بۆ ماوەی 6 کاتژمێر بە شێوازیکردداری و تیۆری وانەکانی خولەکەیان پێدەوترایەوە. دوای ئەنجامدانی چەند تاقیکردنەوەک لە مەراسیمێکدا بە ئامادەبوونی گۆڤەند عەبدولخالق ئەندامێکی تۆپی عراق و تارەق عەبدوڕەحمان سەرۆکێکی تۆپی کوردستان و بەڕێوەبەری وەرزشی ئەولێر و سەرۆک و ئەندامانێکی تۆپی عراق لە قێولێر بڕوانامەی بەشداربوون بە ڕانەرانی بەشداربووی خولەکە درا و دوای تاقیکردنەوەی کۆتایی دەرچوونی ئەنجامەکان بڕوانامەی دەرچوون بە سەرکەوتوانی خولەکەش دەدرێت. ڕایەنەکەیتە خولیسی فێر ئەبێت چۆن ئامادە بێت، چۆن پامەند دەبکاتەوە، چۆن پامەند وانە بێژەوە، چۆن پابند دەبێ بە یاریزان، چۆن فێری مەهارە سەرەتایەکان بکە. یارزانێکی مناڵکێ بە سێ قۆناغا تێپەڕێ: قۆناغی پەروەردەکردن یەکەم جار، دووەم جار قۆناغی فێرکردن، سێم جار قۆناغی ڕاهێنان. ئێمە قۆناغانەوە فێرکردن هەموو مەهارەکانی کە لە تۆی پیا بەکاردێ، جگە لەوە چەندین زانیاریکەمان داوەتی لەسەر چۆن مامەڵەکردن لەگەڵ کاتە جیاوازەکان یاری، چۆن تیپ پێدەگەێنی، چۆن مەسەن تیپ پێشەخی، چۆن وێنەی ڕاهێنانەکانێکی. ئێمە وەکو وەرزشوانانی شاری هەولێر و دەوروبەری ئێمە ئامانجمان ئەوە بووکەوە هونەرەکانی تۆپ پێ بە شێوەیەکی ئەکادیمی فێری فێرخوازان لە ئەکادیمیاکان لە ناوەندەوەرشەکان لە تیپە میلیەکان لە نادیەکان بگەێنین بە یاریزانان بە فێرخوازان. خۆشبەختانە ڕێی کاپتن خەسرۆ زۆر شتی ئەکادیمی فێر بووین. ئێستا توانین لە داهاتوو شتەکان بە شێوەیەکی ئەکادیمی بە فێرخوازان و یاریزانان ڕابگەێنین. سپاسیەشێتی تۆپی کوردستان دەکەین، لقی هەولێر دەکەین. بەڕاستی سوودێکی زۆر باشمان لێبینی. ئەو ئەزمون ئێستا وەرماگرێت پێشەمان نەمان بووە. بەڕاستی ئێمە لێ بۆ فێرگەیە فێرگەی پەڕا دەکەین ئینشاڵڵا سوودێکی باشمان لەبینێت، سوودێکی باشی دەبینی ئینشاڵڵا لە داهاتوو ئینشاڵڵا.